کۆمەڵی دادگەری لە بازنەی هەڵبژاردننی هەڵەبجە ئەنجامی هەڵبژاردنەکان ڕەت دەکاتەوە. کارگەری هەڵبژاردننی مەڵبەندی هەڵەبجە دەڵێت بە ڕێژەیەکی زۆر دەستکاری دەنگەکانیان کراوە و دەنگەکانی کۆمەڵ بۆ لایەنی دیکە هەژمار کراوە. ئێمە دڵنیاین لە دەنگەکانی خۆمان کە نەگەوەی کە کەم کا بەڵکو زۆر زیادەکە و چاوەڕێی ئەوەرمان نەکرد کە پلەی دووەمی بەدەست بێنین و بەرەو سەرتریش. بە حکمی ئەوەی ئێمە ڕەتی یەکەینەوە ئەو هەموو ساختەکاری کە کراوە بە تایبەتی ساختەکاری سڕینەوەی دەنگەکان و دواتر دانانی بۆ لایەنێکی تریا چەند لایەنێکی دیاری کراو و ئەمە ساختاکارێکی زۆر ترسناکە کەواکە خەڵک هاوڵاتی متمانەی بە هەڵبژاردن نەمێنێ. هاوکات بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کە لە بازنەی هەڵەبجە کاندیدەکانی کشاندەوە و پشتیوانی خۆی بۆ کۆمەڵی دادگەری دەربڕی ئەنجامەکانی هەڵبژاردننی ڕەت کردەوە. ئەندامێکی سەرکردایەتی پەیوەندی دەڵێت کۆماڵ دەنگەکانی زۆر بەرز بووە و دووەمێز بووە لە هەڵەبجە، بەڵام ساختەکاری تەواوی دەنگەکانی حیزبەکە بۆ لایەنی دیکە تۆمار کردووە. کۆمەڵی دادگەری و بزوتنەوەی پەیوەندی لە هەڵەبجە ئێمە حقیقەتێک هەیە ناشارێتەوە، دڵنیایانەوە متحداش یەکەم کە کۆمەڵی دادگەری لە هەڵەبجە ڕێژەی دەنگانی بەدەر لەوەی کە ئەم دیزاینە کراوە لە پلەیەکی زۆر زۆر بەرزا بووە و دڵنیان کورسەکەی بەدەستێنەوە، بەڵام کە دیزاینە کرێت کۆمەڵی دادگەری ئەدرێ لەم لە کۆمەڵی دادگەری در دەنگانی پەرتەوازە کرد بۆ ئەوەی ترە برێت. ئەوێ ئەوش بزانین لەناو ئەمە بەس بۆ ئەوەی ئەم جۆرە برایەتی کە دروست بووە لە هەڵەبجە و ئەو ڕێژە زۆرەی کە ئیسلام خوازانی ئەم سنوورە دڵی پێی خۆش دڵیان پێی خۆش بوو دەنگیان پێداوە هاتوون دەنگیان داوە بە بڵێن لەناو دیزاینەکە دەنگیان داوە بە کاندیدانی بزوتنەوەی پەیوەندی کە ئەمە بەڕاستی ئێمە بە هەموو شوێت لە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی لە سنووری هەڵەبجە تەواوی ڕێخستەکانمان ئاگادار کردەوە کە دەنگ بە کۆمەڵی لیستەکەی کۆمەڵی دادگەری و کاندیدا بەڕێزەکانی کۆمەڵی دادگەری بدەن، بەڵام کە هاتوون ئەوان لەم شێوە دیزاینیان کردووە بۆ ئەوەی ئەم شێوەیە برایەتی و ئەم شێوە سەرکەوتنە یەکلیستەی لەناو ئەم دوو لایەنە هەیە لە بەرچاوی خەڵکی تری ناشرینکەن، بۆیە بە هەموو شێوەیە ڕەتی یەکەینەوە. ئەو هەڵبژاردننی 6 ساڵ بۆ وڵاتیان هێرێم بە پەرۆشەوە چاوەڕێ بوون بۆ گۆڕانکاریکردنە دەسەڵاتی شکست خواردوو هێرێم بیستی ئەم مانگا بەڕێوە چوو، بەڵام پاش ئاشکرابوونی دەنگی بەرایی لایەنەکان کۆمەڵی دادگەری هەرز و ئەنجامەکەی ڕەت کردە و ڕایگەیاند ساختەکاریەکی بە بەرنامە کراوە و دوایویش چەندین حیزب و لایەنی دیکە دژی ئەنجامەکانی هەڵبژاردن ناتنە دەنگ و ڕانگەیاند ساختەکاریەکی زیرەکانە کراوە ئەو دەنگانەی گەڕاوەتەوە دەنگی ڕاستەقینەی لایەنەکان نییە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.